ئیسلامدا زۆر بۆنە هەیە. ئەم هەموو بۆنانە هەمووی لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە. پێغەمبەری خوایش علیه الصلاة والسلام صفەتی وا بووە هیچ قسەیەکی نەکردو لە خۆیەوە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ قسەیەکی نەکردووە، هیچ ئاماژەیەکی نەکردووە إلا وحی بۆ لەلایەن خوا سبحانه وتعالى. کەواتە خوای پروردگاری سبحانه وتعالى الله ولي الذين آمنوا. خوا دۆستی چییە؟ دۆستی ئیماندارانە. خوای پەروەردگار دۆستی ئیماندارانە بە پیاوان و بە ئافرەتانەوە. یەکێک لەو بۆنانەی کەەوە ئێستا ئێمە تێداین کۆچی پێغەمبەری خوایە عەلەیهی سەلات وەسەلام لە شاری مەککەوە بۆ شاری مەدینە. دیارە ئەم کۆچە قوتابخانەیە، کۆمەڵێک وانەی زۆر گرینگ و گەورە و بە پێزی تێدایە کە ئینسان بتوانێت ئیسفادەی لێ بکات. بۆنە زۆرە. واتە کە کاتێ باسی لەدایکبوونی پێغەمبەری خواکە عەلەیهی سەلات وەسەلام، باسی بوونی بە پێغەمبەری خواکە عەلەیهی سەلات وەسەلام، باسی شەوڕەوی پێغەمبەری خواکە عەلەیهی سەلات وەسەلام، باسی فەتح و نەسر و قەدر ئەکرێت، بەڵام باشترینیان لە زمانی عومەری کوڕی خەتاب کە ئەیانەوێ ساڵ ڕۆژێ دیاریکەن. چی دیاریەکەن؟ کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەککەوە بۆ شاری مەدینە دیاری ئەکەن. ئەگە سەی سیفەتی سەرکردەکانی دنیا بکەین، سەرکردەکانی دنیا سیفەتیان وا بووە هەموو کاتێک خەڵکی ئەکەنە قوربانی خۆیان، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام خۆی ئەکاتە قوربانی شوێنکەوتووەکانی، هاوڵەکانی. دەبینین هاوڵان بە دزیەوە، بە نهێنیەوە، بە شاراوەیی کۆچ ئەکەن، بەڵام هەر هەمویان ڕەوانە ئەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لەوێ جێگایکیان بۆ دابین ئەکا کە شاری یەثریبە، ئینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچ ئەکات. سەرکردەکانی دنیا کاتێک کە بیانەوێ وڵات بەجێ بێرن، لەسەر کورسی لا بچن، جارێ حەچی فیزەی خۆیان و خانەوەدەکانیان هەیە، لەگەڵ هەچی مڵک و ماڵی خۆیان هەیە، کۆی ئەکەنەوە، پاشان ئەڕۆن و پاشان لە هەواڵەکان ئایبیسنکەوە فڵان سەرکردە ڕۆیشتووە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ناوبانگی صادق الئەمینی لێنانراوە، حەزی نەکردو ئەو لەقەبە ئەو نازناوە لەکەدار بێ. کاتێکەوە لە شاری مەککەیە بە کەسێکی ئەمین ئەژمار ئەکرێت خەڵکی سپاردەکانیان، قسەکانیان لە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام دیاریەکەن و دائەنن. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی عەلی کە ئامۆزای بۆ ئەو کاتە لەجێی خۆی دائەنا کە ئەفەرمێ کاتێکە من ڕۆیشتم سبەینێ هەچی سپاردەی خەڵکی هەیە تەسلیم بە خاوەنەکانیان بکاتەوە. ئەمەیە کە ئەفەرمی وەلا تەخون من خانەکە، خیانەت مەکە لەو کەسێکەوە خیانەتی لێ کردوویت. ئێمە کەسێک کە دوژمنایەتیمان بکە حتا سەرس ئێسقان دوژمنایەتی ئەکەین، کەسێ باسمان بکە باسی ئەکەین، قسەمان پێکا قسەی پێکەین، کێشەمان بۆ دوکا کێشەی بۆ دروستەکەین. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەزانێ دەری ئەکەن، بەڵام هەڵناسی خیان لە کێ بکە؟ لە مڵک و ماڵی ئەو خەڵکە بکات. لە هەر جێگایەکە لەدایک بی، لە هەر جێگا گەورە بی، ئەو جێگایە خۆشەویستە، ئەو جێگایە بەڕێزە، ئەو جێگایە پیرۆزە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامادەیەکەوە ئەو جێگایکەوە جێگای خۆی و دەیان باو باپیری بووە لە پێناوی دینەکەی من تۆیە بەجێ بهێڵێت. ئەمە وانەیەکی زۆر گەورەی کۆچە کە کاتێکە لە شاری مەککە دەرئەچێت و سەیرێکی شاری مەککە ئەکا فەرمێ ئەی مەککە وەڵڵاهی خۆشەویستترین جێگای لەسەر ئەرزدا، خۆشەویستترین جێگای بەلای خواوە، خۆشەویستترین جێگای بەلای منەوە. وەڵڵاهی ئەگەر قەومەکەم دەرمیان نەکردایە قەدەر ناچوم، وەڵڵاهی ئەفەرمێ قەومەکەم دەرمیان نەکردایە قەدەر ناچوم. بەڵام دینەکەی لە پێناوی عەقیدەکەی لە پێناوی شوێنکەوتوەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامادەیە ئەو شوێنێکەوە لێ لەدایک بووە جێگای باو باپیرەتی بەجێ بێرێت و بچێ بۆ کۆ، بچێ بۆ شاری مەدینەی پیرۆز. پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لەوانەکان ئەوەیە کەوە لە دارالنەدوە جێگای بوو لە پەنای کەعبەیە، سەرانی قوڕەیش کۆ ئەبێتەوە وتیان ئەم پیاوە بکات هەچی کچ و کوڕ و گەنج و لاو هەیە لە دەستی ئێمە ئەکەنەوە.
ئێمە هەزاران ساڵە بتێکمان دانا و ئەم بتە لە خوامان نزیکە کاتەوە و ئەویش هاتووە دەڵێ ئێستاکە ئێواز لە بتەکان بێن و بڵێن لا ئیلاهە ئیلەڵڵا سەرکەوتوو ئەبن چاریان نەما بڕیاراندا چی بکەن باشە بڕیاراندا وتیان دەبێ ئێمە سێشت بکەین یان ئەوە تا ئەسیدی کەین یان شار بەدەری کەین یان بیکوژین تشتی دیکەن نییە بەڵام خوا فەرمێ وەئیذ یەمکuru بکە الذینە کەفەروا لیوثبیتوکە باشە ئەو یەقتولوکە ئەو یخرجوکە وەیەمکرون وەیەمکر الله والله خیر الماکرین ئەم بەڕێنی خوایە هەر کەسێ ئین تەنسوروا الله یەنسورکم والله دینی خوا حجابی ئافرەتان نێژی گەنجەکانمان حەڵاڵ و حەرامی بازاڕەکانمان سەر بخەی ئیلا خوا سەرەتا ئەخات بەڵام خوای پەروەردگار پلانی ئەم هەموو نەیارە ئەم هەموو دوژمنە ئەپوچێنێتەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕزگاری ئەبێت یەکێ لەوانەکانی کۆچ ئەوەیە کەوا ئینسان دەبێت تەوەکولی لەسەر خوا بێ بە تایبەتی خوشکانی بەڕێز ئێوە ئەو بەرگ و پۆشاکەی کەوا هەڵتان گردووە ئەو دەرز و دەورەی کەوا ئەی خوێنن ئەو جێگایی کەوا بۆی دێن دەبێت لە پاش ئەسبابی شەرعی توكلتان لەسەر خوا بێ سبحانه وتعالى كوما يتوكل على الله فهو حسبه بخوا إنسان ئەگەر تەوەکولی لەسەر خوا بێ خوای گەورە کافیە خوا لە هەموو کەسێک کافیترە بۆ ئێمە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر سیدیق کاکە دەرەچ ئەچێت کە کاتێک ئەچێتە ئەشکەوتەکە ئیمامی ئەبوبەکر زۆر ئەترسێ زۆر بێتاقەتە و خۆ بۆ بێتاقەت نابێ بۆ خۆی بەڵام خەمی پێغەمبەرەکەیەتی عليه الصلاة والسلام فمن يا أبا بكر لا تحزن إن الله معنا أي أبا بكر بخوا دڵگران مەبە ناڵێ خەفەت مەخۆ دڵگران مەبە إلا خوا لەگەڵ مانایە هیچ دوو کەسێک کۆ ناوێتەوە إلا خوا سێنیانە ئەمە زۆر گرینگە وانێکی دیکەی کۆچ ئەوەیە کە ئێمە هاوڕێتی هەموو کەسێک نەکەین هەموو هاوڕێک حتا سەر لەگەڵمانان نییە هاوڕێکان لە نیوە ڕێگا بەجێمان دێڵن هاوڕێکان حتا نیوەی جێگە ڕێگا لەگەڵمانایە بەڵام لە نێوەی ڕێگادا جای وایە تەحەموول ناکات سەبر ناگرێت لە نێوان دەیان سەحابەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی هەڵابژێرێت و ئەیتوانی بڵێ وەڵا کاکە ئیمامی عەلی لە گۆشت و خوێنی خۆمە باشە خۆ عەبدوڕەحمان ئەتوانم خۆ عوسمانی کوڕی عەفان ئەتوانم ئەمانە خۆما هەڵگرم بەڵام کەسێ خەلیل بێت کەسێ شیاو بێت کەسێ باشین هاوڕێ بێ تەنها ئیمامی ئەبوبەکر سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەیکاتە هاوڕێ و هاوڵی خۆی بۆ چونکە ئیمامی ئەبوبەکر سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ نەوەکو هەر خۆی لە خزمەت پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم بەڵکو کچەکەشی تەمەنی 23 ساڵ بوو شوانەکەیش و کوڕەکەیشی تەمەنی 21 ساڵ و 19 ساڵ بوو لە خزمەتی ئەو کۆچەی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەلات وەسەلام کاتە پێویستەکە ئێمەیش بە دەستە جەمعی بە پیاوان و بە ئافەتانمانەوە بە کچان و بە کوڕانمانەوە بە گەورە و بچووکەکانمان لە خزمەت دینی خوا بێ سبحانه وتعالى ناکرێت تۆ ئێستاکەت لێ بووە دەرز و دەور و پۆشاکی شەرعی بەڵام وازی لە کچەکەت هێناوە بووکەکە وازی لێ هێناوە ئامۆژایی کوڕەکەون ناکەی بەڵام خانەوادەی ئیمامی ئەبوبەکر سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ بە تێکرا هەر هەمویان لە خزمەتی پێغەمبەری خوان عليه الصلاة والسلام بۆیە ئەم کۆچە چی بوو؟ ئەم کۆچە خاڵێکی وەرسەدخان بوو خەڵکی حتا لە شای مەکە بوو خوای گەورە بە یا ئەیوهە الناس بانیەکەی فەرموو ئەی خەڵکینە بەڵام کاتێک کە پێغەمبەری خوا ئەگاتە شاری مەدینە خوای گەورە فەرمووی یا ئەیوهە الەذینە ئامەنوا ئەی ئیمانداران ئەی ئیمانداران خاڵێکی دیکە کەوا زۆر گرنگە لە شای مەکە تەنها پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم بەس ئەوەندە ئەیوهە لا ئیلاهە ئیلا الله جێگای نائبووە دژاتیانە کرد قسەیان پێ کرد بەڵام کاتێک کە ئەچێتە شاری مەدینە لەوێ موسڵمانان جوولەکە گاور منافیق هەر هەمووی لە خزمەتی دەوڵەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کۆ بۆتەوە کاتە ئەم ئیسلامە دەبینی دژاتی کەس ناکە حتا دژاتی نەکرێت پلانی خەڵکی قبول ناکات حتا پلانێکی تەواوی بۆدا نەڕێژرێت بۆیە ئەم هیجرەتی دیاری کرد کەوا چی شەڕخوازە چی ئاشتی خوازە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی و هاوڵان عەزیە دەدەن
ئازاری ئەدەن، مناڵە باوک ئەکرێ، ئافرەت لە پیاوی ئەکرێ، لەوێک عەزاب ئەدرێ، سزا ئەدرێن. بەڵام کاتێکەوە پێغەمبەری خوا ئەگەڕێتەوە لە شاری مەکە بۆ شاری مەدینە، هەر هەمویانی ئازاد کرد. فەلی وەئەنتم الطلقاء، کاتە دینی ئیسلام دینی ئاشتیە، دینی خۆشیە، دینی پێکەوە ژیانە، دینی برایەتیە. وێ ئەم ئیسلامە هەر کەسێ لێ کۆ بێتەوە، وەڵڵاهی مۆمێکە ڕۆشنایەکەی بۆ هەمومانە، چرایەکەوە هەومان ئەتوانین لە بەردەمی ئەو مەم و چرایەدا هەر هەمومان کۆبینەوە و بتوانینکەوە ئیسفادەیە بکەین. بۆیە کۆچ شاری مەدینەی دروست کرد. ئەو شار ناوی چی بوو؟ ئەو شارە ناوی یەثریب بوو. بەڵام کاتێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە ئەو شارە ناوی نا مەدینە. کاتێ هاوڵان چوونە ئەو شارەوە بێتاقەت بوون، نەخۆش کەوتن، یعنی وەکو بێتاقەتیشیان پێوە دیار بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی اللهم حبب إلينا المدينة كحبنا مكة. فەرمی خوایە ئەم شارە دڵی ئێمە خۆشەویستکەی وەکو خۆشەویستی مەکە. وێ هەر کەسێک یەک هەنگاو بچێ ناو شاری مەدینەوە کە ئەزانێ ئەم شارە بۆنی پێغەمبەری خوای لێدی عەلەیهی سەلات وەسەلام. وەڵڵاهی خۆشەویستین جێگایە، بۆن و بەرامەکەی، ئاو و هەواکەی، جێگا و ژینگەکەی ئەممە نەخۆشە، ئینسان قەت حەز ناکە ئەو شارە بەجێ بهێڵێت. بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای کرد بۆچی بۆ خۆی و بۆ هاوڵان کە لەو شارەدا بتوانن بمێننەوە. ئەو شارە دوو بنەماڵ و دوو تیرەی گەورەی تێدا بوو. ئەم دوو تیرەیە ئەڵێ دەیان ساڵ یەکتیان نەکوشت، دژاتی یەکتیان نەکرد، پلانیان بۆ یەکتی داڕەشت. بەڵام کە بە هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەو شارە یەکسەر ئەفەرمێ برایەتی کەوتە نێوانیان، کە ئەویش بنەماڵەی ئەوس و بنەماڵەی خەزرەج بوو. بۆیە لە هەر جێگایەکدا کێشەیەک هەبوو، ئەگەر ئیسلام مسلمانان حەقبێژان ڕازگۆیان بۆ خوا سوڵحاوان تێ بەشدار بن، دڵنیا بەسەرکەوتوو ئەبن. بۆیە فەرمێ ئەوس و خەزرەج یەکسەر کاتێک کە پێغەمبەری خوا ئەچێتە ئەو جێگایە ئاشتی و برایەتی ئەخاتە بەینیانەوە. هەر بەهۆی ئەم کۆچەوەیە کاتێکە ئێمە لە ماڵی خۆمان نوێژەکەن یەک نوێژمان بۆ ئەژمار ئەکرێ، ئەچینە مزگەوتەکانی خۆمان 25 نوێژمان بۆ ئەژمار ئەکرێ. بەڵام کاتێک هەر کەسێک لە شاری مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژ بکە، نوێژەکەی بە 1000 نوێژە. یەک نوێژ لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە 1000 نوێژ ئەژمار ئەکرێت. کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام کۆچی کرد لە شاری مەکە و بۆ شاری مەدینە، لەبێ وتارێکی بە نرخی پێشکەشی کرد ئەو خەڵکە کرد. وتارێکەوە پێگەی کۆمەڵایەتی سیاسی ئابووری گەورەی تێدا فەرمی یا ئەیوە الناس، ئەی خەڵکینە، بانکی هەموو خەڵکی بە بێجیاوازی نەیوێت ها فڵان کەسی خزمم، فڵان کەسی سەحابە جوولەکە و گاور و منافقان دەکە. فەرمی ئەی خەڵکینە هەمووتان ئەفشوا السەلام، فەرمی سڵاو و سەلام لە یەکتی بکەن، چونکە سڵاو و سەلام نیشانەی ئاشتی و خۆشیە. بۆی پێغەمبەری خوا فەرمی کاتێ چوونە ماڵەوە سڵاو بکەن. بۆچی؟ بۆی کەوا خۆشەویستی و بەرەکە لە ماڵتانە دروست بێتەوە. فەرمی ناچنە بەهەشتەوە حتا ئیمانێ، ئیمانتان نییە حتاکو سڵاو لە یەکتی، حتاکو یەکتان خۆش نییە، یەکتان خۆش نایە حتا سڵاو لە یەکتی نەکەن. کاتە سڵاوکردن نیشانەی ئاشتی خۆشیە. پاشان فەرمووی وەئەطعیموا الطەعام، خواردن ببەخشنەوە بە یەکتری. بۆچی؟ بۆی کە بنەمای ئابووری وڵات زیاد بکات، گەورە بێت، پێ بگات، کە خەڵکی جایەوە فەقیر بووە، بۆی خواردن و خواردنەوە بە خەڵک ببەخشنەوە. پاشان فەرمی وەسیل الئەرحام، سیلەی ڕحم و خزمەتی پتەو بکەن، مەی بسێڕێنن. ئەو کاتە ئەمیش پێگەی کۆمەڵایەتی خەڵکی چاکتر بوو. کاتە پێغەمبەری خوا نەهات بڵێ وەڵا کاکە ئیسلامەکەی ئێمە ئەڵێ هەر کەسێک مسلمان بێ مەرحەبایکە و هەر کەسێک نامسلمان بێ وازی لێ بێنە. قەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی نەکرد. فەرمی وەصەلوا باللەیل، لە شەوە شەو نوێژکەن، والناس بنیام، لە کاتێکە کەوا خەڵکی خەوتووە. بۆچی؟ بۆی کەوا شەحنی ئیمانەکانتان زیاد بکات. ئەو کاتە تەدخلوا الجەنەتە بسەلام، ئەو کاتە بە سەلامەتی و سەرفرازی دەگەن بەشێ بەخوا سوبحانه وتەعالە.